سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. کاردانەوەی هێرشەکەی سەر فڕۆکەخانەی کشتتوکاڵی عربەت فراوانتر بوون و مەسرور بارزانی و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەرپرسی یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگە ڕاگەیەندراویان لەسەر ڕووداوەکە بڵاو کردەوە. لە دوای هێرشەکەی سەر فڕۆکەخانەی کشتتوکاڵی عربەت و گیان لە دەستدانی سێ پێشمەرگەی دژەتیرۆری یەکێتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند سەرکۆنەی هەر جۆرە پێشێلکردنێکی سەروەری خاکی کوردستان و عێراق و هەموو کارێکی نایاسایی دەکەین کە دەبێتە هۆی شێواندنی یاساییش و سەقامگیری هەرێمی کوردستان. هاوکات ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند ئەو کارە تیرۆریستیە نامرۆڤانەی کە کرایە سەرفڕۆکەخانەی مەدەنی عربەت نادەستوری و نایاسایی و سنووربەزاندنە، بەڵام هیوادارین دەستی سیخڕی ناوخۆیی لەم کارە تیرۆریستی و نامرۆڤانەیەدا نەبێت. مستەفا چاوڕەش بەرپرسی یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگەش لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد هێرشەکە بە 2 درۆن ئەنجام درراوە و ئەوەشی جاسووسی بۆ کردوون خائین کوڕی خائینە و تۆڵەی لێ دەکەنەوە. لەسەر ئاستی عێراقیش کاردانەوەکان خێرا بوون و تەبێژی هێزە چەکدارەکانی عێراق و چەندین هێز و هاوپەیمانێتی هێرشەکەیان سەرکۆنە کردو و بەغداش تیمێکی ئەمنی ڕەوانەی سلێمانی دەکات بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق ئاشکرای کرد سوودانی بانگهێشتی فەرمی لەلایەن سەرۆکی ئەمریکاوە پێگەیشتووە بۆ ئەوەی سەردانی واشنگتۆن بکات. لە ڕاگەیەندراوێکدا نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق بڵاوی کردوێتەوە لە میانی بەشداریکردنی لە کۆبوونەوەکانی کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکان و دوای دیداری لەگەڵ ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا محەممەد شیاع سوودانی بانگهێشتی فەرمی لەلایەن بایدنەوە پێگەیشتووە تا سەردانی واشنگتن بکات و لەگەڵ سەرۆکی ئەو وڵاتە کۆبێتەوە. بلینکن وتوویەتی ئەم بانگهێشتەی سوودانی بۆ واشنگتن بۆ زیاتر پتەوکردنی پەیوەندەکانی نێوان ئەمریکا و عێراق. ئەوەش هاتووە محەممەد شیاع سوودانی ویستی خۆی بۆ بەرەو پێشبردننی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا لە بوارەکانی وەبەرهێنانی وزە و ڕێگەدان بە کۆمپانیا وەبەرهێنەرە ئەمریکیەکان بۆ کارکردن لە عێراق و پرسەکانی پەیوەست بە گۆڕانی کەشوهەوا دەربڕیوە. دوێنێ دووشەممە محەممەد شیاع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بە مەبەستی بەشداریکردن لە کۆبوونەوەکانی کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکان گەیشتە نیویۆرک لە ئەمریکا و بڕیارە 22 ئەم مانگە وتاری عێراق پێشکەش بکات. وەزیری بازرگانی عێراق دەنگۆی ڕاگررتنی بەشە خۆراکی مانگانە ڕەت دەکاتەوە و دەڵێت کۆگاکان پڕن لە خۆراک و بەشی 1 ساڵی تەواویش گەنم هەیە. ئەسیر داوود وەزیری بازرگانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هەموو پێویستیەکی خۆراک هەیە، ئێستا گەنمی پێویست بۆ ساڵێک هەیە و هیچ کێشەیەکمان نییە. سەبارەت بەو دەنگۆیانەشی باس لە ڕاگررتنی بەشە خۆراکی مانگانە دەکەن. وەزیری بازرگانی عێراق وتی دابەشکردنی سەبەتەی خۆراک بەردەوام دەبێت و هیچ کێشەیەک لە بەشە خۆراکدا نییە، ئەو دەنگۆیانەش ڕەت دەکەینەوە. وتیشی هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە هیچ کێشەیەک لەگەڵ پێداویستی خۆراکدا نییە، دڵنیایی تەواویش هەیە چونکە بەشە خۆراک ئاسایشی نیشتیمانی لە عێراق دروست کردووە.